هاوڵاتیانی گەڕەکی زۆزک لە قەزای سۆران بە هۆی نەبوونی حاویەی زبڵ لە گەڕەکەکەیان بەدەست زبڵ و خاشاک گیرۆدەیان خواردووە و دوای چەندین جار داواکاریان لە شارەوانی سۆران بەڵام کێشەکەیان بۆ چارەسەر نەکراوە. واکەسکردن بە بەرپرسیارەتی و بۆ نەهێشتنی ئەم زبڵ و خاشاکە بۆ ئەوەی قوتابیان و دانیشتوانی گەڕەک سەلامەتیان پارێزراو بێت، پارێزەرێک لە سەر ئەرچی خۆی هەڵدەسێت بە پاکردنەوەی شوێنەکە و سیمکردنی. هەڵبەتە ئێمە وەکو هاوڵاتیانی گەڕەکی زۆسک دەمێک کە بەدەستەم زبڵ و خاشاکەوە گیر و دەمان خواردە. ئەم زبڵ و خاشاکەش بە ماوەی نزیکەی 15 ساڵە بێ لێرە من وەکو کەسێکی دانیشتووی گەڕەک چەندین جار بە دوالاتچوونم بۆ کرد، هەم لە شارەوانی هەم لە نایە هەمیش لەگەڵ کۆمپانیای پاپاکە ئێستا ئەرکی پاکردنەوەی پێشپێدراوە قسەم لەگەڵان کردو بۆ ئەوەی چارەسەرێکی بنبڕی ئەم شوێنە بکەن. کەسی بەداخەوە هیچیان ئامادەیان تیانە بۆ بێن بۆ ئەوی چارەسەرێکی بنبڕ بکەن. لەگەڵ دروستبوونیش ئەم قەیرانش جارێکی تر هەم شارەوانیش هەمیش کۆمپانیای پاپا ئاوڕی لە داواکارەکەی ئێمە نەداوە. بۆیە من شخصیان لەگەڵ قوتابخانەی گەڕک بە هەماهەنگی بێکەوە توانیمان ئەم شوێنە پەرژین بکەین بۆ ئەوەی جارێکی تر زبر و خاشاک لەم گەڕەکە کۆ نەبێتەوە، سیمای گەڕەکەمان جارێکی تر جوانی بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی ببێتە مای سەلامەتی بۆ هەموو لایەک. زۆر سپاسی کاکپشتیوان و ئەو کۆمەڵە جیهانی دەوروبەرمانەکەین. ئێمە وەکو مامۆستایانی قوتابخانەی پەرۆشی منەڕەتی زۆر سپاسیانەکەین هەستان بە پاکخاوینکردنەوەی ئەو شوێنە کە زۆر تەسیرێکی زۆر لەسەر هەم مەکتەب و هەم ئەو دەوروبەری ئێرانە دروست کردیا. خۆزگە ڕێکخراوەکانی پاراستنی ژینگەش لە ئێرانە بوونیان هەبووە، هاوکاری ئێمەیان کردوایە، داواکارین لە بەڕێزیانکە بە هاوکاریمان بکەن لە پاکخاوینکردنی دەوروبەری قوتابخانە و چاندنی نەوام لەناو قوتابخانە کە زۆر پێویستە. بەڕێوەبەری قوتابخانەی پەرۆشی بنەڕەتی کوڕان لە سۆران ئاماژە بەوە دەدات ئەم زبڵخانەیە کەوا لە نزیک قوتابخانەکەیانە هۆکارێک بووە بۆ توشبوونی قوتابیانی بە نەخۆشی. طبعا کە گوتمان تەسیری لەسەر تەندروستی هەیە، حتمما ئەو زبڵێکە فرێدە چەندین مێشولە و چەندین بوونەوەری لێ کۆ دەبیتەوە. ئەوانە هەمووی سەبەبی ئەوەنە کە نەخۆشی زیاتر و نەخۆشی گوازرەوە زۆر بە ئاسانی بگوازرێتەوە. ئێمە ماوەیەک پێش ئێستا لە قوتابخانەکەمان چەندین قوتابی زیاتر لە هەر لە مانگێک 30 قوتابی 40 قوتابی ڕووی لە نەخۆشخانەکانە کرد. زۆربەی کاریگەریەکانی ئەو پیسایە بوون کە لە دەوروبەری قوتابخانە هەبوون. زۆربەی نەخۆشیە گوازراوەکان زۆر بە ئاسانی بەڵاو بنەوە لە شوێنەکانیوە. زۆربوونی زبڵ و خاشاک و نەبوونی کارگەی ڕیسایکلین بۆ تا گرفت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.